تارمایی جەنگ لەسەر دڵی ئابووری ئێران بۆچی واشنتۆن لە نەوتی خارگی نەدا لە پەرەسەندنێکی سەربازی بێوێنەدا فەرماندەیی ناوەندی ئەمریکا هێرشێکی ئاسمانی وردی کردە سەر دوورگەی خارگ کە بە شادەمار و ناوەندی هەناردەکردنی 90% نەوتی ئێراندا دەنرێت. سەرەڕای قورسی هێرشەکە واشنتۆن ستراتیژێکی پێیان ئامێزی پەیڕەو کرد، تەنها ژێرخانە سەربازیەکانی پەخست و دەستی بۆ دامەزراوە نەوتیەکان نەبرد. ئەم بڕیارە لای چاودێران پرسیارێکی جەوهەری دروست کردووە لە کاتێکدا خارگ ئامانجێکی ئابووری ڕوونە بۆچی لە دەمارە نەوتیەکان نەدرا. شیکردنەوەی ڕۆژنامە جیهانیەکانی وەک گاردیان و نیویۆرک تایمز ئاماژە بۆ دوو ڕەهەندی سەرەکی دەکەن. یەکەم، ترسی واشنتۆن لە شۆکی ئابووری، چونکە پێکانی خارگ نرخینەوە بۆ سەروی $150 بەرز دەکاتەوە و هەڵاوسانێکی جیهانی لێ دەکەوێتەوە. دووەم، ڕێگریکردن لە جەنگی وزە بەو پێی تاران هەڕەشەی کردبوو کە لە ئەگەری لێدانی نەوتەکەیدا کێڵگەکانی سعودیا و ئیمارات دەکاتە ئامانجوو گەروی هورمزدا دەخات. جگە لەمانە ئەمریکا نەوتی وەک کارتێک فشار بۆ قۆناغەکانی داهاتوو هێشتۆتەوە تا پەیامێکی ناڕاستەوخۆ بداتە تاران. ئێمە دەتوانین بگەینە سەرچاوە داراییەکانتان، بەڵام هێشتا بڕیاری تێکشکاندنیمان نەداوە. لا کۆتاییدا ئەم ئۆپراسیۆنە زیاتر لە هێرشێکی سەربازی مانۆڕێکی سیاسی ورد بوو، نیشاندانی چنگەکان بوو بەبێ ئەوەی خوێنێکی ئابووری بڕێژێت.